مامۆستا ئاینی پیرۆزی ئیسلام دیارۆک ئاینێکی کامل و شامل کە باسی لە تەواوی پرسەکان یانی کۆی و پرسانێکە پێویستە بۆ ژیانی مرۆڤایەتی باسی کردووە یەک لە بابەتەکان پێدانی شیری دایکە ئەگەر بکرێ باس کە لە ئیسلامدا چۆن باس لەو بابەتە کراوە تا چەند زەڕورە دایک بە شیری خۆی منداڵەکەی پێ بگەێنێت بلایەنە تەندروستەکەیان تەنها لایەنە شەرعیەکەوان بۆ باس. بسم الله الرحمن الرحیم بەخێر بن. گومانی تیانە قورئانی پیرۆز زۆر گرنگی داوە بە باسی شیر پێدان وەکو لە پانەڵەکەش باسمان کرد ینی کۆمەڵە لە سوورەتەکانی قورئانی پیرۆز بە وشەی ڕێضاع و ئەوانە مەوزوعی شیرپێدانیان وروژاندووە لە پێناوی ئەوە ئەتاوەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مرۆڤایەتی هەمووی ئیسفادەی لێ بکە چونکە ئەو مەوزوعە دەستپێکی حەیاتی مرۆڤێکە کە لەوانەیە لە داهاتووە موسای لێ دەرچێت هەروەکو لە باسی موسایشە مەوزوعی شیرپێدان هاتووە و سوورەی بەقەرە زەقترین بابەت و باس کە کردبێتی مەوزوعی والوالدات يرضعن أولادهن حولين كاملين باسی 2 ساڵی ڕەبەخ کراوە کە دایکێکە بیەوێ شیری تەواو بە مناڵەکەی بدا بۆ مناڵەکەی بگاتە مافی خۆی لەوە دەستپێکی حیاتەوە 2 ساڵی تەواو ئەبێت لە شیری خۆی بداتێ و بەواجب دانراوە یانێ وە نییە بە ئارەزوومەندێتی بێ لە سوورەتەکانت لە سوورەتی نیسا باسی خوشک و برای شیری و باسی دایکی شیری و ئەوانە کراوە لە سوورەتی تەلاق هەر بە ئەمر باس کراوە کە واجبی سەرشانی باوکەکەی خەم لەم کۆرپەیە بخوا حتا ئەگە گەیشتە کێشەی کۆمەڵایەتیش و جیابوونەوەی دایک و باوکەکە نابێ مناڵەکە لە بینیانە زایع ببێ و لەویاوە بڵێ تووشی بەدخۆراکی ببێ ئەبێ ئەو شیرە با ئەوانش لە 3 تەلاقش جێبەجێ کرا بێ باوکەکە بێت تەکلیف بکە لە دایکەکە بهێنێ سوکنا و شوێنی شیاوی بۆ تەرتیب بکەوە معاشی بۆ ببڕێتەوە تا ئەم مناڵە دوور نەبێت لە شیری دایکەکەیەوە بۆیە شیرپێدان واجبە. هەندێک لە دایکان ئالێرەوە پەیامێکمانەیە هەندێک لە دایکان لە پێناوی جوانی خۆیانە ئەڵێ جوانی خۆمان لە دەزین لە شولارمان وەک بڵێ وەزنی دێتە خوارێ جوانیەکەی ئەڕوا لێرە جاری وا هەیە ئەو قوربانیە نادەن ئەو دایکانە بابەتەمای ئەجری تەواوی دایکایەتیش نەبن ئەگەر ئاوها بکەن بۆ چونکە دایک بە قوربانیەکانی لای خوای گەورە پەروەردگار 3 قاتی باوک پاداشی هەیە بۆیە شیرپێدان با دایکانمان و باوکانیش ئەم احتیمامە وەهانی هەموو ئەو ئافرەتانە بدرێ بە تایبەت ئەو ئافرەتانەی کە تازە هاوسەرگیریەکەن پێویستیان بە ڕێنمونی زیاترە کە هان بدرێن ئەوە بایعی ئەم مناڵەیە لای ئەو دایکەیە لە سەرەتاوە حتا واجبە دایکەکە هەندێک خۆراک بخوا مادام دکتۆرە بەڕێزەکان ئەڵێن پێویستی لاشەی مناڵەکە وە دایکەکەیشە ئەبێت لەبەر بەرژەوەندی مناڵەکە هەندێک شت بخوا لەوانەیە جاران خۆی حەزی لێ نەبوو بێ مادام دکتۆر وتی ئەبێ بخوا ئەمەش بە شەرع حسابە. ڕۆژوگرتن عافیە ڕۆژوگرتن لە ئیسلامە ڕێ پێدراوە بە ئافرەت کە ئەگەر مناڵی شیرەخۆرەی هەبوو ئەتوانێت بە ڕۆژی نەبێ لە پێناوی ئەوە لە شولاری مناڵەکەی جوانتر گەشە بکاو و شیری تەواو بخوات تا غەدر لە مناڵەکە نەکرێت.